بێبەشکردنی کورد لە دەوڵەتی سربەخۆی خۆی لە سەدەی ڕابردوو جارێکی دیکە پەیوەندی بەوەوە نییە کە سەرکردەیەکی کاریزمای وەکو سەلاحەدینی ئەیوبی لە ڕابردوودا لە کورد هەڵکەوتو و ئەوان ویستویانە تۆڵەی مێژوو لە کورد بکەنەوە لێکدانەوەیکی هەڵەیە چون گەروا بێ دەبێ بێن تۆڵیان ئەی بۆ لە تورک نەکردەوە دەوڵەت بۆ تورک دروستکرا کە لە کاتە تورک محەممەد فاتحی تا پەیدا بوو قوستەنتینەی لێسەندن لە کاتە تورک ئەڵب ئەسرانی لێ پەیدا بوو کە لە جەنگی مەلازگرد هەر هەموو ناوچەکان دەست دەرهێنان بۆ تۆڵیان لە عەرەب نەکردو لە کاتە عومەری کورد خەتەر مەتدا هەڵکەوت شاری قودسێ دەست دەرهێنان بۆ جاری یەکەم بۆ ئەسڵەن تۆڵیان لە عەرەب نەکردەوە کە پێغەمبەریان تا هەڵکەوت عەلەیهی سڵات وسەلام خوا گەورە پێغەمبەری لە عەرەب نارد ماوەی دەوڵەتی عوسمانیەکان ئەوان زۆر مکۆڕ بوون لەسەرەوەی کە شتێکیان هەر بمێنێ وەکو پاشماوە بەڵام حتا دەستوری دەوڵەتی عوسمانیەکان دوایەوەی کە ڕووخام دەستورێ نوێیە کەمال ئەتاتورک کە دایکی جوولەکە بووە ئەوان بۆیان نووسیوەتەوە پێتان وانیە لە ڕواڵەتدا دەوڵەتێکیان بە تورک داوە لە جەوهەر و ناوەڕۆکدا ئەمە دەوڵەتێک بۆ لەژێر هەژمونی خۆیاندا بووە هاوکاری ئەوانەی هاوکاری ئینگلیزیان نەکرد لە جەنگەکەدا لە زۆر شت بێبەشکران لە زۆر شت یەک لەوانە کورد بوو هاوکاری ئینگلیزی نەکرد لە جەنگی جیهانی یەکەمدا هۆکارەکەی ئەوە بوو کەوا بە درێژایی 200 ساڵی پێش جەنگی جیهانی یەکەم واتە لە سەدەی 19 لە سەدەی 18 ئینگلیز بە کاملی دژاتی میلەتی کوردی دەکرد یعنی لەو ڕۆژەوەی کەوا پێی گڵاوی ئینگلیز هاتوتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کورد ئیسلاحاتی نەکردووە ئەمەش ڕەبتە بەوەی کەوا شوێنی جوگرافی کوردستان لەگەڵ مەساڵیحی لەگەڵ بەرژەوەندەکانی ئینگلیز نەهاتۆتەوە بۆیە بە درێژایی مێژووی خۆی کە هاتە ئەو ناوچەیە دژاتی هەموو میرنشینە کوردەکانی کردووە چونکە ئینگلیز دەترسا بۆ نمونە میرنشینی بۆتان ئەوەندە بە قووەت بێ دەوڵەتی عوسمانی لەناو بەرێ بۆ خۆی جێی دەوڵەتی عوسمانی بگرێتەوە دەوڵەتێکی گەنجی کوردی ئیسلامی جێی دەوڵەتێکی تورکی ئیسلامی عوسمانی بگرێتەوە بۆی قورس بوو بۆیە ئینگلیز دەیویست هەر دەوڵەتی عوسمانی بە پیری بە نەخۆشی بمێنێتەوە نەک کوردیەکی گەنج بێتە شوێنی